لە کۆی زیاتر لە 55,000 تەن گەنم لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تەنیا 27,000 تەن گەنم لە جوتیاران وەردەگیرێ کە دەکاتە نیوەی بەرهەمەکانیان. بڕەکەش لە چاو بەرهەمی ساڵانەی جوتیاران زۆر کەمە، بۆیە گرفتی مانەوەی نیوەی بەرهەمی گەنمیان هەیە. ئێمە زۆر زەرمەندین، وەکو پارێزگاکانی تری عێراق حیسابمان بۆ ناکرێ، بەداخەوە چەند ساڵە ئەوە تووشی ئەو قەیرانە بووین کە بەڕاستی ئەو قەیرانە بۆ فەلاح تووشی زەرێکی زۆر گەورەمان دەکە. والله داواکەم الحکومەتی ئەگەر بسنە بەغدا ئەو ئەندام پەرلەمان بەڕێزانە ئەو جوتیارێمە گەلک ڕێژەکان گەلک مەلیۆن زیادکەن پارەکەشن مەسەبرین زوو بدرێتە جوتیارە نەکو لێن بڕۆیشی سارانی 2015 ئەوش هەڕۆی زوتیار زۆر زەرمەندی بە لە ڕووی فەلاحەتیەوە. ناوی جوتیاران بەزیاد دەگەڕێتەوە و ناوەکان بۆ تێکەڵیشی کە بۆ وێڕەکە گەورە بکرێت لەبەرەوەی ڕێژەی وەرگرتنی گەرمەکە کەمە، وەرەکان بچووکن، وەرەکەکان گەورە دەکرێن، وەرەکان گەورە دەکرێت بۆ منم بە نمونە بۆ خۆمان دێنمەوە نوێ ناومان هەبووە کە ناوەکە زیاتر لە ڕەنگە لە 20 زیاتر بێ، بەڵام ناومان نەگەڕاوەوە، ڕەنگە کەسەکە بێ یەک ناوی بێ ناوی گەڕاوەوە. لێپرساوی کشتوکاڵی بیتوێنیش دەڵێت حکوومەتی عێراقی مامەڵەیەکی سیاسی لەگەڵ جوتیارانی کوردستان دەکات و ئەو بڕەگەنمەش کە دەمێنێتەوە پارە بۆ جوتیاران ناکات. دەژڵێت ئەگەر بەپێی ئەو بەرنامەیە بڕوا چارەسەر نەکرێ جوتیاران سار دەبنەوە و وایان لێ دەکات ساڵانی داهاتوو کشتوکاڵ نەکەن. حکوومەتی عێراقی مامەڵەیەکی سیاسی لەگەڵ جوتیارانی خەڵکی کوردستاندا دەکات و کوشتەکانی تر. ئەمەش جێگای نیگەرانی و گلەیەکی زۆری تەواوی جوتیارانە، چونکە ئەم بڕەگەنمەی کە دەمێنێتەوە بەڕاستی پارەیەکیان بۆ ناکە و مەسرفەکەیان بۆ دەرنایەنێتەوە. بەڕاستی ئەم دۆنمەی 96 کیلۆکەوە دەژیرە لە دۆنمێک ناکاتە بنەتەوەکە و ناکاتە عەزێت و ماندووبوون و خەرجەکەی کە لێ دەکەن. ئەگەر بێت و خوا نەخواستە هەر بەپێی ئەم بەرنامەیە بڕوا و وا دەکرێت کە جوتیاران ساردنەوە لە بەرنامەکانیان، چونکە ناکرێت هەموو ساڵی هەر زەرەتکەن هەر زەرەتکەن حکومە لیاوە نەگیرێ بە بازارکردنیان بۆ نەدەوزرێتەوانێ. بەڕاستی ئەمە گلەیەکی زۆری جوتیارانە و ئێمەش گلەیمان هەیە و پێی ناڕەحەتین بەم ئیشێ. سایلۆی ڕانیا لە ناحیەی چوارقورنا ڕۆژانە بە خشتەی جیاواز گەنم لە جوتیارانی سنوورەکە وەردەگرێت و هەریەک لە قەزاکانی ڕانیە و پشدەر و بەشێکی قەزای دووکان ناحیەی بنگرد و خدران و خەلەکان گەنم دەهێننا سایلۆی ڕانیا. لە سنووری سایلۆی ڕانیەدا ئەم ساڵ بۆ هەر دۆنمێک تەنێک بەرهەم لە جوتیاران وەردەگیرێ. جوتیارانی ژنیگەرانن لا کەمی وەرگرتنی گەنم لەلایەن حکوومەتەوە و دەڵێن ئەو بەرهەمەی دەمێنێتەوە بۆیان ساغ نابێتەوە و ناچارن هەرزام فرۆشی بکەن، بۆیە داوا دەکەن بڕێکی زیاتر گەنمیان لێ وەربگیرێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام.